إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز، داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحممان پێ بکە و هیدایەتمان بدا و نوری ئیمان بخاتە دڵەکانمانە و دوورمان خاتەوە لە هەموو بەڵاو و موسیبەتێکی ئەم دنیایە. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی ئەوانەی کە ئەوەی دوعای خێریان لێ کردوین، یا ڕەب العالەمین ڕەحمیان پێ بکەی، ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بدەی، ئەگەر گیراویان هەیە دەربازی بکەی، ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەسەر بکەی. یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنی و لێمانی نەگریتەوە. یا ڕەبی بەرەکەت خەیتە دەغڵ و دانی ئەم کوردستانەوە. یا ڕەب العالەمین خوایە کاربەدەستانی ئەم وڵاتەمان ساڵح و دادپەروەر بکەی. یا ڕەبی ئەمن و ئاسایش لە عێراق و لە هەموو وڵاتانی ئیسلامە بەرقرار بکەی یا ڕەب العالەمین. خۆشەویستەکانم، خوای تەعالا 5 نوێژی لەسەرمان فەرز کردووە لە شەو ڕۆژێکە. لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. سورەتی بەقەرە ئاەتی 228 خوای تەعالا ئەفەرمێ مسلمانان پارێزگاری لە نوێژەکان بکەن لە فەرزەکان، و بە تایبەتی نوێژە ناوڕاستینەکەیان کە نوێژی عەسرە، و بەرامبەر خوای پەروەردگار ڕابوەستن بە ملکەچیەوە بۆ خوای پەروەردگار. ئەو 5 فەرزە خۆشەویستەکانم هەر کەسێ وەکو لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، هەر کەسێ ئەو نوێژە فەرزە، ئەو نوێژە 5 فەرزە بەڕێک و پێکی ئەنجام بدە. ئەوەی کە خوای تەعالا فەرزی کردووە هەر کەسێ بەڕێک و پێکی ئەنجامی بدە، بە سووک تەماشای نەکا، بە گەرم و گوڕی بڕاتە پیریەوە. خوا وعدی داوە و عەهدی داوە و پەیمانی داوە کەوا بیخاتە بەهەشتەوە. بەڵام هەر کەسێک گوێ نەداتە نوێژەکان، لای خوای تەعالا خۆشەویستەکانم هیچ پەیمانێکی نییە. ئەگەر خوای ویستی لەسەر بێ عەزابێدا و ئەگەر ویستیش لەسەر بێ لێی خۆشە بێ، یعنی هیچ پەیمانێکی لای خوان نییە. ئەو کەسەی کە ئیهمالی لە نوێژە فەرزەکانە ئەکا، ئەو کەسەی هەر نایکا، خوا پەنامان بدا. پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم: عهد و پەیمان لە نێوان ئێمە و لە نێوان کافرەکانە نوێژە، هەر کەسێ نەیکا کافر بووە. خوا پەنامان بدا. بۆیە ئینسانی مسلمان ئەبێت زۆر گرنگی بە نوێژە فەرزەکانی بدا، زۆر. بەڵام بۆ پاراستن و قەڵغانی ئەم نوێژە فەرزانە خۆشەویستەکانم خوای تەعالا نوێژی سونەتی داناوە. ئەو نوێژە سونەتانە قەڵغانێکە، ئەم نوێژە فەرزانە ئەپارێزێ. هەر کەسێ پارێزگاری لە نوێژە سونەتەکان بکە، ئەوە بە طەریق الئەولا پارێزگاری لە نوێژی فەرزەکە. بۆیە نوێژی سنت زۆر گرنگە بەڵام فەرز نییە، زۆر گرنگە بەڵام فەرز نییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: یەکەم شتێک کە محاسبەی لەسەر ئەکرێ عەبد، هەر عەبدی و هەر بەندەیەک، إن أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله الصلاة. یەکەم شتێک کە لە ڕۆژی قیامەتە ئینسان محاسبەی لەسەر ئەکرێ نوێژەکانیەتی. ئەگەر ڕێک و پێک بێ باقی شتەکانی تریش خوا ڕەحمی پێکا، بەڵام ئەگەر ڕێک و پێک نەبێ لە نوێژەکانیە خوا پەنامان بدا، ئەگەر لە فەرزەکانە کەم و کورتیەکی هەبوو بێ، ئەگەر سنەتی هەبێ سنەتەکان لە سنەتەکان بۆی پڕ ئەکرێتەوە. نوێژێکی فەرز ئاگای لە خۆی نەبووە، دەست نوێژەکەی مەزبوط نەبووە. نوێژێکی فەرز نقصانیەکی هەبووە، خوای تەعالا بۆی پڕ ئەکاتەوە لە نوێژە سنەتەکانی. ئەی ئەگەر سنەتیشی هەر نەبێ، بۆیە بەڕاستی هەر لە دنیایشە قەڵغانە، لە قیامەتیشە لە ڕاستیە تەواوکەر و قەڵغانە بۆ ئینسانی مسلمان. خۆشەویستەکانم، جگە لە نوێژە فەرزەکان نوێژی ترمان هەیە کە پێی ئەوترێن نەوافل.
ئێمە لە کوردەواری خۆمانە پێ ئێڵێن سونەتەکان. نوێژە سونەتەکان جۆرێکیان پێ ئەوترێ سونەتی مؤکەدە، واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم جەختی لەسەر کردووە بەوەی کە هەموو جارێ ئەنجامی داوە ئەو نوێژە سونەتانە. جۆری دووهەم پێ ئەوترێ سنەتی غیر مؤکەدە، واتە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم جاروبار کردوێتی جاروبار ئەنجامی نەداوە و نەیکردووە. طبعا ئەمانە هەردووگی سنەتی مؤکەدە و سنەتی غیر مؤکەدە ئەمە پێ ئەوترێ ڕەواتب. ڕەواتب كلمة رواتب جمعي راتبة، جمعي راتبة يعني لزمان عربية الراتب يعني أو شتي ما ثبت واستقر، أو شتي كواس ثابت ببي وجيجير ببي يسبون من الراتب دولتك أويك معاشك أدري بي أو الراتب لبروي جيجير بوا كابرات جيجير بوا كمعاش مانغانا أو نبي أدري أم يجانيش جيجير بوا دياري كراوة لقل فرزكانا لپاشو پیشی فرزەکانەوەیە. جا با ئێستا باسی سنەتە مؤکەدەکان بکەین، ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار ئەنجامی داوە یان تەرکی نەکردووە. لە نوێژی بەیانیەوە ئەیگرین، نوێژی بەیانی لە دوای هیچ نوێژێک نییە، نە مؤکەدە و نە غیر مؤکەدە، بەس لە پێشیە دوو ڕکات سنەتی مؤکەدەمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جەختی لەسەر کردوتەوە. وەکو ئێستا لە حەدیثێکە یان لە یەک دوو حەدیثە ئاماژەی پێ ئەەکەین. نوێژی نیوەڕۆ لە پێشیا 4 ڕکات مؤکەدەمان هەیە، دوو 4 و لە پاشیا 2 ڕکات مؤکەدەمان هەیە. نوێژی عەسر مؤکەدە نییە، لە لە پێشی نە لە پاشی. نوێژی مەغریب لە پێشی مؤکەدە نییە، بەس لە پاشی 2 ڕکات مؤکەدەمان هەیە. نوێژی عیشایش لە پاشی 2 ڕکات مؤکەدەمان هەیە کەوابوو ئەو نوێژانەی کە مؤکەدەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأکیدی لەسەر کردووە لە حەدیثەکەی حەبیبەیە هاتووە خێزانی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر مسلمانێ لە شەو ڕۆژێکە 12 ڕکات نوێژی سنەت بکە، سنەت جگە لە فەرزەکان سنەت بکە، إلا خوای تعالى ماڵێکی ئەو ڕۆژە ماڵێکی لە بەهەشتا بۆ بیناءەکە، یعنی بۆ دروست ئەکا، کە ئەویش لە ئەمە ڕیوایەتی موسلیمە. لە ڕیوایەتەکانی ترە ڕوونکردنەوە ئەدا ئەو 12 ڕکاتە چییە؟ ئەفەرمێ 2 ڕکات پێشی نوێژی بەیانی، 4 لە پێشی نوێژی نیوەڕۆ، 2 لە دوای نوێژی نیوەڕۆ، 2 لە پاش نوێژی مەغریب، 2 لە پاش نوێژی عیشا. وهروها لحديث تري شاهاتوا تأكيد كردن لسر أمانة. بلام نوجي دوركاتكي نوجي بيانيان في غمر إخوة صلى الله عليه وسلم أوي بيشي نوجي بياني تنعنت لسفر شاتر كينا كردوا في غمر صلى الله عليه وسلم. نوجي كان تر سنة كان لسفر في غمر صلى الله عليه وسلم ني كردوا. بلام نوجي سنة بياني أو دوركاتي بيشي بياني لسفر شا في غمر صلى الله عليه وسلم أنجامي داو. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم دایکە عایشە بۆمانەی گەڕێتەوە ڕزای خوای لەسەر بێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لم يكن النبي صلى الله عليه وسلم على شيء من النوافل أشد تعاهدا منه على ركعتي الفجر. هیچ سنەتێ ئەوەنەی دوورکاتەکەی نوێژی بەیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەختی لەسەر نەکردوێتەوە، حتا تەنانەت ئەگەر نەگەیشتی پیا بیکەی گەیشتیتە فەرزە لە جەماعەتە لە دوای نوێژە فەرزەکە ئەتوانی بە قەزا بیدەیتەوە، أتواني بقضاء بيديتوا. لحديث ترى كهر خاتو عائشة دايك إيمان داران أي جريتوا أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي ركعة الفجر خير من الدنيا وما فيها. أم حديثة أوي بيشوتر متفق عليه لبين بخاري ومسلمة. أم حديثة إمامي مسلم أي جريتوا أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي دركاتك نيجي بيشي بياني لهمو دنيا أوي هالنا يا خيرتره شاكتره بويا قتل دسي خوتاني مدن لهما أحب إلي من الدنيا جميعا. بيغمر صلى الله عليه وسلم فرمي أو نخو شويس للام لهمو دنيا عزيز خو شويستر للام هول بدن هرگيز تركي مكان كوابو نيجا مؤكد كان من دوان زبو جاري كتر دوباره كمو دو بيشي نيجي بياني نوێژی نیمەڕۆ لە پێشیا هەیە و لە پاشیشی هەیە.
لە پێشی هەیە و لە پاش، لە پێشیا 4 مؤکدە، لە پاشیا 2 مؤکدە. عسر نییە لە پێشی و پاشی. نوێژی مەغریب لە پاشی هەیە مؤکدە و نوێژی عیشاش لە پاشی مؤکدە. ئێستا ڕۆینە سەر ئەو نوێژانەی کە غەیر مؤکدن، ڕەواتیبن بەڵام غەیر مؤکدن. پێغەمبەر صلی الله علیه وسلم جاروبار کردوێتی ئەگەر ئینسان ئێمە ئەگەر هەموو جارێکیش بیکەین هەر جار يعني ئەکرێ لە دەستمان دەرچێ. بۆیە يعني کاتی ئێمە ئەڵێن مؤکدە نییە، معنای ئەوە نییە تۆ نەیکەی ئیهمالی تیا بکەی. ئێمە پێویستمان لە ڕۆژی قیامەتە بە سوبحان اللهە کە جاری وهەیە بۆ ڕزگاربوونمان. چجا 2 ڕکات نوێژی سنەت بۆیە لە دەستی مەدەن غەیر مؤکدەکەش هەوڵ بدەن ئەنجامی بدەن تا بۆتان ئەکرێ. غەیر مؤکدەکان با عرسان بکەم. نوێژی بەیانی غەیر مؤکدەی نییە، هەر لە بەردەمی 2 ڕکات مؤکدە هەیە. نوێژی نیوەڕۆ لە پاشی نوێژی نیمەڕۆ نەمان و 2 ڕکات مؤکدە هەیە، 2 غەیر مؤکدە هەیە. یعنی 4 لە پێشیا مؤکدە، 4 لە دوای، بەڵام 4ەکەی دوانی مؤکدەیە، دوانی غەیر مؤکدەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک من صلى 4 قبل الظهر و4 بعدها لم تمسه النار. هەر کەسێ بەردەوام بێ لەسەر 4 ڕکاتی نوێژی پێشی نیمەڕۆ، 4 ڕکاتی نوێژی پاشی نیمەڕۆ، ئاگەری جەهەنەم نایسووتێنێ. سبحان الله. لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بین كل ئەذانین صلات. لە بینی گشت بانگ و قامەتێکە، ئەذانین یعنی لە بین گشت 2 بانگە، 2 بانگ مەبەست قامەتە. لە بین گشت بانگ و قامەتێکە 2 ڕکاتی نوێژی سنەتمان هەیە. کەوابوو ئەو نوێژانەی کە سنەت لە پێشیان نەبوو، ئەو نوێژانەی کە سنەت لە پێشیان نەبوو مؤکدە، بەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانی لە پاش بانگ 2 ڕکات نوێژ بکەی. وەکو چی؟ وەکو نوێژی عەسر. لە حەدیثی تریشە هەیە نوێژی عەسر 4 ڕکاتیش غەیر مؤکدە هەیە، بەڵام 2ەکەی بەم حەدیثە ثابت ئەبێ. نوێژی مەغریب 2 ڕکات لە پێشی ئەتوانی بکەی، نوێژی عیشاش 2 ڕکات لە پێشی ئەتوانی بکەی. جا ئەمە گرنگە لە دەستی خۆتانی مەدەن ئین شاء الله تعالى. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک، يعني إمام علي جريته وأفرميه كان النبي صلى الله عليه وسلم يصلي قبل العصر 4 ركعات. بيش عسر بيغمري خوا صلى الله عليه وسلم 4 ركعاتي أكرد بلام غير مؤكدة، يفصل بينهن بالتسليم على الملائكة المقربين ومن تبعهم من المسلمين والمؤمنين. بيغمري خوا صلى الله عليه وسلم 4 ركعات نوجي عسري بيش عسري أكرد سلام يدا ولا بينيا، و بيغمري خوا صلى الله عليه وسلم سلام لو بيني لدعاء سلامك دعاء خير يكرد وسلام يكرد لسر ملائكة كانوا ولسر مسلمانان وأوانيك إيمان دارو باور دارن. لحديثي تري شاهاتوها بيغمري خوا صلى الله عليه وسلم أما زور قرنقا هنيا كسي وأزان نوجي بيشي مغرب شتيكي وكو بلي بآساني ديتا بيشاوي، بلان بيغمري خوا صلى الله عليه وسلم جختكاتو لحديثك كإمام بخاري يجريتوا أفرمي صلوا قبل المغرب، صلوا قبل المغرب. سيبارش أفرمي صلوا قبل المغرب، نوج لبيش مغرب بكن، نوج لبيش مغرب بكن، نوج لبيش مغرب بكن لمن شاء. هركسي ايوه يعني بوبا سنة، بوبا سنة يكي غير مؤكدة. وصحابة كاني في غمري خوا صلى الله عليه وسلم كأهاتنا مزقوتوا باني مغربي أداو تواو أبو الروشنا بالي دنگا كانوا لوين يجي سنتي عن أكرد هي مغرب. بيغمري خواش صلى الله عليه وسلم چاوراني أكردن وداواي لي أكردن توزي پليلي أبكن، پليلي أبكن چونك مسافي مغرب وبين مغرب وعشاء كما بويا دواي باني مغرب نابي زور چاوران بكري. هر اواني 5 دقيقة چاوران أكريت تا اگر کسی دزنوجي نيزو دزنوجي بگريت و کسی كيش اگر بيوه 2 ركعات نوجي سنتي پیشي مغرب اتواني انجام بدا. و پیشي عشاش بهمان شيوه پیغمبري خوا صلى الله عليه وسلم افرمي لبيني بانغ قامتا لبين 2 بانغ يعني بس بانغ قامتا 2 ركعات نوج هي. كاتي اما علين بين كل اذانين
مقصدمان کە بینی دوو بانگ یەکیان بانگەوە یەکیان قامەتە چونکە لە زەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو بانگ نەبووە قەت بۆ هیچ نوێژی هەتا بۆ نوێژی جمعەش دوو بانگ نەبووە لە زەمانی ئیمامی عوسمانە جمعە بانگێکی تری بۆ زیاد کرا کە پێش وەخت ئەدرا بۆ ئەوەی خەڵک ئاگادار ببێتەوە کە ئیمڕۆ جمعەیە چونکە ڕۆژێکیان ئیمامی عوسمان خوای لێ ڕازی بێ لە سەردەمی خلافەتی ئیمامی ئەبوو بەکر ئیمامی عومەرە درەنگ هات بۆ مزگەوت وەک ئێستا خوتبە ئەدرا ئیمامی عوسمان هاتە ژوورەوە ئیتر ئیمامی عومەر بەڕاستی ویستی ئەمە بکا بە دەرسێک فەرمووی عوسمان بۆ تاخیر بووی ئێستا دێی بۆ مزگەوت فەرمووی وەڵڵاهی ئەمیری ئیمانداران ڕاستیەکەی ئاگام نەبوو ئەمڕۆ جمعەیە لە بیرم چۆوە لە بازار ڕابووم لە بیرم چۆوە خەریکی ئیش بوو لە بازار لە بیرم چۆوە کاتێک ئاگام بوو بانگیدا بۆیە بە پەلاح دەستنوێژم کرد و هاتمە مزگەوت فەرمووی یعنی غوسل تیش نەکردووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری پێکە ئیمامی عوسمان ئەمە بوو بە دەرس بووی کە خۆی بوو بە خەلیفە لە پاش ئیمامی عومەر بانگێکی لە ناو بازاڕە زیاد کرد بۆ ئاگادارکردنەوەی خەڵکی تا بزانن ئەمە جمعەیە و ئەو بانگە تا ئەمڕۆ لەو زەمەنەوە ئەدرا هەتا مدەتێک پاشان ئیتر نزیکی بانگەکەی تر کرایەوە ئەو سوودەی نەما بەڕاستی نزیکی بانگی وەکو بڵێ جمعە کرایەوە جاری وا هەیە 5 دقە بینێتی لەگەڵ بانگەکەی ترە خۆی لە ئەساسە ئەو بانگە ئیمامی عوسمان مەقسەد ئەوەیە خەڵک ئاگادار ببێتەوە بۆ جمعە بۆیە لای کەمەکەی سعاتێ پێش وەخت بدرێ باشە داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و هیدایەتمان بدە و نوری ئیمان بخاتە دڵمانە و دامەزراومان بکە لەسەر دینداریتی و ئیسلامەتی برایانی بەڕێزم خوشکانی بەڕێز بەڕاستی نوێژی سنەت دڵان ڕووناکە کاتەوە دەروونەکان پاکە کاتەوە ڕوحی ئینسان بەرز ئەکاتەوە یعنی بەرزێ کاتەوە لە ئەم دنیایە دای ئەبڕێ بۆ لای خوای پەروەردگار بۆیە من یەک حەدیثێتان عەرز دەکەم کە تەئکید لەسەر گرنگی نوێژە سونەتەکان ئەکاتەوە بەڵکو ئینشاءالله ئیسفادەی لێ بکەن لە موتارە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە کە ئەبوو هورەیرە لە پێغەمبەر ئەیگەڕێتەوە و حەدیثەکە ئیمامی بوخاری تەخریجەکە ئەفەرمێ من عادى لي وليا فقد آذنته بالحرب هر کەسێ دژایەتی ئەولیایەکی خوا بکە ئەو خوا خۆی ئیعلانی جەنگی لەگەڵا ئەکات وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه هیچ شتێک نییە عەبدەکەم نزیک يعني هیچ شتێک نییە نزیکی کاتەوە وەکو نوێژە فەرزەکان کە لای خوا زۆر خۆشەویستە يعني نوێژە فەرزەکان یان فەرزەکان ڕۆژووی فەرز نوێژی فەرز زەکاتی فەرز حەجی فەرز ئەمانە لای خوای تەعالی زۆر خۆشەویستە هیچ شتێک ئەوەنەی ئەوە ئینسان لە خواوە نزیک ناکاتەوە وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل بردوام بندكانم يعني ما حديثي طبعا قدسية بيغمري خواص الله صلى الله عليه وسلم خواي تعالى فرموي حديثي قدسية حديثي قدسي أو حديثي كبيغمر بفرمي خوا فرمويتي جاء فرمي خواي تعالى أفرمي بردوام عبدكانم لمن نزيك أبنوا بو سنتاني كبويانم داناوا يعني بأنجام داني سنتكان وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه أو أندل يم نزيك بيتو تا خوشم أويت تا خوشويسي للام بيدا أكات أو عبده بهوي فرزكان والدعاء أو سنتانشي كبردوام أنجام يدا يعني الله خوايا خوا بو خوشي أو كساني زور خوشي كسنة كان أنجام دن يعني معناه كي وايا يعني خوايا تو تنها بينش فرز نيوجد لسن من فرز كرد بلا من جگە لەوەشی کە تۆ فەرزت کرد زیادەش ئەکەم بۆ ڕەزامەندی تۆ ئەوە من زیادەش ئەکەم بۆ نمونە بە تەشبیه نەبێ و نمونەی بەرزی بۆ خوای تەعالایە تۆ کرێکارێک ئەگری پێ ئەڵێ ئام ئیشەم بۆ بکە هەندێ ئیشی بۆ دیاری ئەکەی ئەڵێ ئەمەنەم بۆ بکە مەسەن 50,000 پێدەم بەڵام ئەو کرێکارە ئەو ئیشەش ئەکا دوای ئەوە هەندێ ئیشی تری زیادیش ئەکا و تەنها داوای 50,000 ئەکە بۆ نمونە بۆ 50,000 خۆی لە خۆیەوە زیاداکە ئەڵێ حەزم کرد ئەوەش لەوە بکەم تۆ ئیتر ئەو کەسە لا چەنی عەزیز و خۆشەویستە بێتەوە بە تەشبیه نەبێ نمونەی بەرزی بە خوای پەروەردگارە خوای تەعالی ئەو عەبدانەی خۆشەوێ کە فەرزەکانی جێبەجێکەن بەڵام زیاتر و زیاتر خۆشەویستی ئەو کەسانە لای پەیدا بن کە سونەتەکان
ئەکەن و ئەنجامێدەن حتى خوای تعالى فەرمێ فإذا أحببته ئەگەر ئەو کەسەشم خۆش ویست كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده الذي يبطش بها ورجله التي يمشي بها هەتا وای پێێتی ئەو عەبدەم هەتا وای پێێتێ ئەبم بە ئەو گوێیەی کە پێی ئەبیسێ و بە ئەو چاوەی کە پێی ئەبینێ و بە ئەو دەسەی کە شتی پێ پەیدا ئەکا و ئەو پیانشی کە پێی ڕێەکە مەقسەد ئەوەیە کە خوای تعالە بەرەکەت ئەخاتە هەموو ژیانی ئەو کەسەوە بە چاوی بە گوێی بە دەستی بە پێی یعنی هەموو گیانی ئەو کەسە ئەبێ بە کەسێکی ڕەبانی بە کەسێکی خوایی لە خواوە نزیک ئەبێتەوە ئەوەندە نزیک ئەبێتەوە ئەبێ بە ئەولیای خوا جا مەقسەد لەیرە بۆ لە ئەوڵە باس ئەولیای خوای کرد فەرمووی هەر کەسێ دژایەتی ئەولیای خوا بکە خوا ئیعلانی شەڕی لەگەڵاکە پاشان ئاوای فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی مەقسەد بەم ڕێگایانە ئینسان ئەبێ بە ئەولیای خوا و هەر کەسێکیش دژایەتی ئەم جۆرە کەسانە بکە خوا پەنامان بدە خوا ئیعلانی شەڕی لەگەڵاکە